ئەگەر ئەو پێشمەرگە بەستە زمانانەی کە سەرما بڵێن ڕقی هەڵهێنا بوون و لە برسە بڵێن زۆر بە شەکەتی دەڕۆشتن ئەگەر بیان زانی باە نیشتیمانی هەمووان نییە هەندێک زانیاری نەزاندرا و هەندێک دیوی نادیاری سیاست و سیاسیەکان بخەمە ڕوو بەشێک لە کەلتور و دابوونەریت و دیاردە کۆمەڵایەتیەکانیش لە دووتوێی کتێبەکەدا جێ بکەمەوە هەر شتێک دەجێڕمەوە یا هەر زانیاریەک دەخەمە ڕوو دەبێ ئەوەندە ڕازگۆیی تێدا پەیڕۆ بکەم کە خوێنەر بەبێ خستنە ڕووی هیچ بەڵگە و دۆکیمنتێک گومان لەوە نەکات کە دەیخوێنێتەوە دەبێ شتێکی ئەگەر کەمیش بێ لەسەر منداڵیم کەلتور نەریت و پاشخانی خێزانیم دید و بۆچوونی خۆم لە دیدی ئەو کاتەوە نەک ئێستا لەسەر هەندێک دیاردە و حاڵەتەکان ئاوێتەی نووسینەکە بکەم کەوتمە بژارکردنی و هەموو ئەو پەرەگراف و بەشانم لابرد کە پێم وانە بوو لای خوێنەر بە هەند وەردەگیرێن دوایەوە هاتم هەموو ئەو زانیاریانم بەسەر کردەوە کە دەبوونە مای دەوڵەمەندکردنی کتێبەکە و لەو شوێنانەدا بەکارم هێنان کە پێویست بوون زۆرە باسەکەی مەسەلەن جوانیەک لە دەفەکانی تۆدا هەیە ئەمە نابێتە ڕەتنە بڵێم ئەو ڕۆژانەی نیشتیمانیگی هەمووان چونکە هەموو جوڵانەوەیەکی چەکداری و خەباتێکە دەست پێ دەکات لە کاتێکدا بۆیە دەست پێکاتەوە خاوەنداریەتی نییە خۆشحاڵم پێیەکێکە لەو کتێبە ناوازانی ئەوەی تاریخی بزوتنەوەی شۆڕشی کوردی یا کە ئەم هەموو کەدو کۆسپانی کە تیا بۆ سەرمایەوە